ساوا سامان تەمەنی 16 ساڵە و خوێندکاری پۆلینۆی بنەڕەتیە. ئەو هەر لە ئێستاوە ئامانجێکی گەورەی هەیە بۆ داهاتوو. نامێ کورتەباڵاکان هیچ بێهێزی و بێتوانایی بن، ئەمێ سەربەست بن لە چاو هەموو خەڵکەکانی ئاسایی. ئەمێ شتێک بکەم کە گەورە بم لەسەر هەموو کورتەباڵاکان، ئەبێ ببم بە شتێک کە قسمەتی دەرەوەی وڵات بکەم و ناوەوەی وڵات بکەم. ئەمێ ببم بە دکتۆرێکی باش. زۆر حەزم لە دکتۆریە و کورتەباڵاکان وەک خاوەن پێداویستێکی تایبەت هەمیشە خەونیان وەک کەسێکی ئاساییە. ئەوان دەیانەوێت هاوشانی هاوڵاتیانی نیشتیمانەکەیان خزمەت بکەن. دلێر فەریق و مریەم مەجید دوو هاوسەرن و هەردووکیان کورتەباڵان و منداڵێکیان هەیە. دلێر فەرمانبەرە و تواناکانی خۆی لە کاری حکومیدا خستۆتە گەڕ. مریەمیش وەک ژنێکی ماڵەوە ئەرکی دایکایەتی جێبەجێ دەکات. ئێمە توانیمانەکە بەرەو پێشەوە بڕۆین و دانەبڕین لە کۆمەڵگەکەمان هەروەکو کەسێکی ئاسایی بە پێی توانای خۆمان لە فەرمانگەکانە لە دام و دەستگاکانی حکوومەت هەرێمی کوردستان چ کەرتی گشتی چ کەرتی تایبەت بە کورتەباڵاکان زۆربەی سۆریان ئەتوانن وەکو فەرمانبەرێکی ئاسایی وەکو هەر وڵاتێکی ئاسایی کاری ڕۆژانەی خۆیان بکەن. وەکو ژنێکی ئاسایی احتیاجیەوە من وەکو کورتەباڵایەک هێنی خۆم بەڕێوە بم، یعنی بەڕێوەبەری ماڵەوە بم، بەڕێوەبەری مناڵەکانم، مناڵێکیشم هەیە ئیتر وەکو بە شەریکی ئاسایی هەموو شتێک بەڕێوە بم و ئەگەر شوێنێک بەرز بێ یعنی دەچمە سەر تەختەیەک و دەستم پێ نەگات و ئیتر ئەوانەیە. لە باخی گشتی زۆر بە چای بەزەی سێرەکراین. عومەر جەبار سەرۆکی کۆمەڵەی کورتەباڵاکان کە لە بەردەم دروشمی ڕێکخراوەکان بۆ چەسپاندنی پرۆژە یاسای کورتەباڵاکان ڕاوەستا بوو پێی وتین لە ساڵانی نەوەتەکاندا ئەو کاتی ڕێکخراوەکان ڕاگەیان کورتەباڵابوون عەیب بوو. بۆیە پرسیمان ئایا تێڕوانینی ئێستای کۆمەڵ چییە بۆ کورتەباڵاکان؟ ئەو زەمانەمان تێبڕان ساکە ئێمە هیچ مافێکمان نەبوو بە تایبەتی لە خوێندگاکان کەس و کار پێیان عەیب بوو بڵێ کورتەباڵامان هەیە لەلایەن کۆمەلگاوە بە چای بەزەی سێرەکراین. ئێستاشان بەشانی کۆمەلگا کاری خۆمانەکەین لە ساحەی سیاسین لە ساحەی ئەوەین بەرگری لە خۆمان بکەین لە مافەکانمان بکەین بە تایبەتی ئەم کۆمەڵەیە بۆ پارێزەرێکی ڕاستەقینە. ئەمە دیمەنی خۆشی و شادی کورتەباڵاکانە لە ساڵڕۆژی دامەزرانی ڕێکخراوەکاندا. ئەوانیش دایانەوێت وەک هەر مرۆڤێکی ئاسایی ژیان بکەن و خۆشی و ناخۆشیەکانیان پێکەوە لەگەڵ هاوڵاتیانی وڵات و شارەکەیان بەش بکەن و چاویان لە داهاتووە بۆ ژیانێکی شایستە. هێمن قادر، کورسات نیوز، سلێمانی.